پەیوەندی بە نەوتی سپیەوە هەبێ اعتیمادی سەرێکی ئەوان لەسەر ئەو بڕەنەوتەیە کە لە بەغداوە پیانەکە ئەو بڕەنەوتی کە لە بەغداوە پیانەکە ڕۆژانە تەنها 5 تانکەرەواتە 180,000 لیترە بۆ سنووری پارێزگای سلێمانی پێویستمان بە 49 ملیۆن لیترە بۆی نەوتەکە دابش بکەین. ئێستا تقریبا ملیۆن نیوە ماوە بۆ قەزای شارەزور و عربەت توانە بۆی تاوابێ بگاتە ناو شاری سلێمانی ئەوەی کە لەوانمان پرسی لە ماوەی 2 هەفتێکە ئەتوان بگەنە ناو سنووری پارێزگای سلێمانی بەڵام لەبەری بڕەکەکەمە ڕەنگە وەکو پێویست لە ئاسی چاوەڕوانی ئێمە و دڵخۆشکردنی هاوڵاتیان نەبێت کە بۆ جۆرە لە ماوەیەکی کورتە هەموو ناو شاری سلێمانی تاوکە. بڕیار وا بوو کە لە هەفتەی ڕابردووشا دەست بکرێ بە دابشکردن ئەمە بەچی گەیشت ئەوەندەی زانیاری ئەمان طبعا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا نەوتی سپی دعمی وەستاندوو بۆ نەوتی سپی ئەمان تەنیا اعتیمادیان لەسەر ئەو تانکەرانەیە کە لە بەغداوەگە ئەو تانکەرانش کە لە بەغداوەگە محدودە بەڕاستی وەکوتم 5 تانکەرە لە باشترین حاڵەت ئاگاتە 180,000 لیتر ینی ئەگەرم قسەیە دڵخۆشکەریش نەبێت بۆ هاوڵاتیان ناچارم بە ڕاشکایی ئەمە بڵێم بەڕاستی لە ناو سنووری پارێزگای سلێمانی تەنیا ناو سنووری سنتەری سلێمانی 49 ملیۆن لیترمان پێویستە ئێمە بەڵام لە ڕۆژێکا 180,000 لیترەکات ینی دا ئەوەرەمە تەرحوزەر بیکی پێمە بژمارێکی ئاماژەی دڵخۆشکەر نییە بەڵام لەگەڵۆشدا ئەوەی کێت دابەشەکرێت یعنی ناوەسن لە دابشکردن بەڵام کێشەیەکی دیگە کە ئێمە بەدەچوومە لەسەر نرخی نەوتە سپیەکەیە پێشتر بە 48,000 هەموو لای ڕێکەوتون ینی یەک بەرمیل نەوت کە ئاگاتە ماڵەکەی جەنابی ماڵی وڵاتێکی سێرمانەکە 48,000 بووە ئێستا بۆ 54,000 بەدەچوومان کرد بۆی بزین 6,000 زیادەی لە کوێ هاتووە ئەوەی کە ئێمە متابعەمان کردووە ئەو کۆمپانیایە داوایەکی پێشکەشی نەوت و کانزاکان کردو ئەوانیش دەسەڵات لە ئەوان بە بەرجەنەکرێت بۆ پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی ڕەزامەندی کردو داوە لەسەرەوەی کە ئەم 6,000 زیاد بکرێ جا ئەمە لەو متابعی وایین کە ئەم زیادە 6,000 لە کوێ هاتووە کە لە 48,000 کرا بە 54,000 بووە گەشتونەتە نەتیجە یاخود ئێمە پێرێک کۆبوونەوەکەمان کرۆ بەڕاستی دوێنە بەداچوونەوەکان دەست پێ کرد تاوەکو ئێستا نەخێر ئەنجامێکمان نیە.